چارەسەرکردنی کێشەی هەرزەکار بەگشتی ئێمە هەرزەکار هەچ کێشەیەکی هەبێت ئەڵبەتە ئەبێت کێشەکە لە بە چاوبگیری ئەمجا چارەسەری وەدانێ بەڵام ئێمە کۆمەڵی قاعیدەمە کۆمەڵی ڕێسامان هەیە کە ئەتوانێت لە کۆمەلگایە چارەسەری کێشەی هەرزەکاری پێ بکرێت یەکێک لەوانە ئەوەیە کە سەقافەت و تێگەیشتنمان دەربارەی هەرزەکار دەربارەی خواستی هەرزەکار دەربارەی پێداویستەکانی هەرزەکار دەربارەی تمۆحی هەرزەکار دەربارەی کەسێتی هەرزەکار هەبێت هەر کاتێک ئەم سەقافەت و ڕۆشنبیریە لای مامۆستا لای دایک و باوک لای تاکەکانی تری کۆمەلگا بە تایبەتی خاوەن بڕیارەکان هەبووە ئیشی لەسەر کرا بەرنامە ڕێژی بۆ کرا من قەناعەتم وایە بەشێکی باش لە کێشەکانی هەرزەکار چارەسەر بێت یەکێکی کە لە طبعا ئەمەیان هەر زۆر گرنگە لە با بڵێن چارەسەرکردنی کێشەی هەرزەکار و کە ئێمە متمانەمان بە توانەکانیان هەبێ بەقەدەر ئەوەی کە هەیەە ئێمە ناڵین هەرزەکار لە قاڵبی خۆی بەرینە دەرەوە بەڵام هەرزەکار تاقەیەکی زۆر باشی پێ باشە هەرزەکار زۆر شت لە باریایەتی هەرزەکار کورت و مختصر ناکرێ بێ بەها سیرکرێن ناکرێ بێ ئەرزش سیرکرێن ناکرێت ئەوەی کە ئێمە زۆر جار ئەگەر بمانەوە دێشێک تاوان بارکەین یا یەکێک بەبوو دەڵە و هیچ لە باران نەبوو تاوان بارکەن پێڵین هەرزەکار ئەو چەمکە لای ئێمە بسڕێتەوە بەقەدەر خۆمە بەقەدەر ئەوەی کە هەن لە عالەمی واقعا متمانەیان پێ بکەین و سێقەمان پێیان هەبێ یەکێکی کە لە چارەسەرەکان دروستکردنی کەناڵی دەرفەتی گونجاوە بۆ ئەمانە ئەمان تاوان ئێمە لەمەیانە مقەسرین بە تایبەت کۆمەڵگەی خۆمان ئەمانە ئەتوانرێت ئەو تاقە وزەی کە پیانە تاوان یەکێک لە نەزەرێ دەرونیەکان کە نەزەری دەروونشیکاریە زۆر تاچیت بەماکاتەوە ئەو ئینحیرافانی کە باسمان کە پێشووتر ئەتوانرێت وزە جەستەیە کە هەرزەکار هەیەی لە کۆمەڵێک مەجال لە کۆمەڵ لە مەجای وەرزشا بەکاربێنێت ئەو وزە دەرونی کە هەرزەکار هەیەی ئەتوانرێت لە مەجای فەت بەس ئەمە کەوتۆتە سەر ئەوەی کە ئێمە چەند ژیانمان لەم وڵاتەیە بەرنامە ڕێژ کردو بۆ ئەوەی ئەو وزانەی کە هەیە بیان خینە قاڵبی خۆیانەوە لە قاڵبی خۆیانە کەناڵی زیان بکەین و بەکاریان بێنین کەواتەیەکێکی کە لە ڕێگە چارەکان ئەوەیە کە تاقە و توانای ئەمانە بخرێتە کەناڵی خۆیەوە لە کەناڵی خۆیان سەرف کرێت ڕێزگرتن لە ناو یاخیبوونی هەرزەکار لە هەنێ شوێنە طبعاً زۆر زەرورە ئاخر خۆ ناکرێمە بەس لەبەرەوەی گەورەی ما تەسەورکردنەوەی کە هەرزەکارێڵێت ئەوەی هەرزەکار ئیشی لەسەرەکە خراپە ئێمە چۆن قەناعەتمان بە بەڵەی هەرزەکار هەیە بۆ هەیە کە ئەیسەپێنین بە هەرز بەسەر هەرزەکارە و ئەو بەڵی بووە کە هەندێک جار با ڕێز لە ناکانیشیان بگرین هەر بەڕاست کە جارێ هەر شتێک بە هەرزەکارەڵین ئەڵێن نا یا هەندێک جار کە هەرزەکار یاخیە بێ دەچێ مەقەڕە سووتێنەی پێی بڵێن دەرەکە کە تۆ بۆ مەقەڕە سووتان چۆن تۆ ڕێز لە بەڵەکەی گریەکەی بە ئەندامی حیزبەکەت حسابی بۆکەی تا ئەو کاتەی ژێرباردە ئەو کاتی مەقەڕی حیزبەکەشە سووتێنێ بە وانکەین بڵێن کاکە تۆ لەسەر چه ئەساسیە مەقەڕەت بۆ وتت نا ڕێز چونکە جاری وایە ئەو نایی ئەو لە جێی خۆیەتی ئەو بەدیلی پێ کە ئەڵێ نا بەدیلی پێ ئەتوانێت بەدیلی سیاسی جوانتر پێشکەش بات ئەتوانێت بەدیل حتا لە ماڵە ئەتوانێت جاری وایە ئەو اقتراح اقتصادی کە ئەو بۆ باوکی هەیە باشتر لەوەی کە باوکیەکە دەگەر بە قسەی هەرزەکارەکە بکرێت لەواچێ ئابووری ماڵەکە ڕووکاتە شوێنی کە بەس تەبەن ئەمە پێویستی بۆ هەیە بە حجۆ ئەمە بخرێتە بەرچاوی باوک مەبەسم لەوەی با ڕێز لە ناکانیان بگیرێت چۆ ڕێزە شوێن و شوێن چاڵکردن بۆیان ئەوەی کە لایەتە قورئانێکا و تلگە ئەیام نداویلها بەینە الناس با قەیچێکە کاکە باوچێک تا دوێنێ لە مەتامێکا خۆی هەموو شتێ بوو ئەمڕۆ کە ئەزانێ کوڕەکەی بەرەبەرە خەریکە جێگرێتەوە پێی ناخۆش نەبێت با ئەم بەرەبەرە ئینسیحابکە هەر بەڕاستی نەک بە شەو ڕۆژێ کوڕەکەش بێ باوکی بنێرێتەوە ماڵەوە خۆی لەسەر قاسە و هەموو شتێ بەس کە ئەزانین ئەو دەسەڵاتی باشتر بەسەر شتەکەی ئەشتێ و باشتر جێگرێ قەیچێکە با من بەرەبەرە ئینسیحاب بکەمەوە باشە و ڕێ بۆ ئەو کوڕەکەم ڕێ بۆ شاگردەکەم ڕێ بۆ کرێکارەکەم چۆڵکەم ئەو جێی من بگرێتەوە بەرەبەرە پێگەکانی خۆم بم بۆ هەر حەقیقەتی ژیانی ئەوەیە تا دوا پێگەی تەسلیمەکەم وەکوتم بە مداوەلەی دەسەڵات مداوەلەی شوێن مداوەلەی تاقوتوانە هەبێت چاوپۆشی لە هەڵە و کەم و کورتیان زۆر گرنگە ئێمە ئەکرێت نەقدیان لێ بگرین ئەکرێت بەڵام ئەکرێت هەڵە بکەن و ئەکرێت نەقدیان لێ بگرین بەڵام هەڵە کە هەڵیان کرد فەزحیان نەکەین باشە نیانکەین بە گاڵتەجاری خۆمان وەکوتم دەرفەتی کە لە بەردەمیانە دروستکەین هەڵەیەکی کردووەکرێت لە هەنگاوی یەکەمی هەڵەیە بەزەکرێت هەنگاوی دووەمی لەجێی خۆیان بێت لەبەرەوە فەزح نەکردنیان ڕەخنەیان لێ بگرە بەس فەزحیان مەکە باشە دەرفەتی تریان بەرەوە کاتێک کە هەڵایەکە کات با ئێمە هەڵەکە وا نەزانین ئەو سەری دنیای و دنیای بەسەرانەیەوەیەک طبعا ئەمانە وەکوتم کۆمەڵێک ڕێگەچاری گشتین ئەگەر جێ خۆیان بگرن بەشێکی زۆر لە کێشەی هەرزەکاران چارەسەر بێت بەو هیوایی کە ئەوەی وتمان جێ خۆی بگرێت و بێتە مایی خێر بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا